ئێمە لە سنتەری قەزای ناوەندی سۆران لەسەر گوژمەی ئیدارە سەربەخۆی سۆران کۆمەڵی پرۆژەمانە لە واری جێبەجێکردندانە ئەوەی کە ئێستا جەنابتان ئاماژەتان پێدا ماوەیەک پێش کە ئەوانە کە گەڕێکی ئەیلولە دیوارە پاڵپشتەکانی گەڕێکی بارزان و وەستەڕەجۆ بوو حتا 20 متری گەڕێکی کۆڕک و 20 متری کەورینە ئێستا لە واری جێبەجێکردندا بە کۆمەڵی پرۆژەی کەشمان هەنە کە لە مستەقبەلێکی نزیک ئینشاءالله دەچنە واری جێبەجێکردن چونکە ئێمە ساڵی ڕابردوش کۆمەڵی موافقات و ڕەزامەندیمان هەبوو بەس تا ئێستا بە هەندێک زروفی ئابووری لەبەرەو بارودۆخی کە بەداخەوە حکوومەتی ناوەندی بەغدا سەپاندوتە سەهەلێمی کوردستان بۆ هەندێک دوا کەوتوین بەڵام کۆمەڵی گەڕێکی جیاجیای تێدایە دەمانوێت هەندێک نۆژەنکردەوەمان هەیە هەندێک گەڕێکی کە ئێستا تا ئێستا دەستی لێ نەدراوە دەمانوێت ئەوانە شەمووی ئینشاءالله لە نیاز و بەرنامجی کە ئێستا هەیە چ لە قەزای ناوەند چ وەکو ئیدارەی سەربەخۆ بەعامەتەن نیازمان وایە کە لە قەزای ناوەندی سۆران ئەگە بتوانین لەم ساڵەدا کۆڵانێک گەڕێکێک نەبینی کە خەدەماتی پێ نەگەیشتی بێ لە هەمان کاتدا کۆمەڵی پرۆژەی استراتیژیمان هەنە کە ئێستا لە ئایندەیەکی نزیکدا دەچنە واری جێبەجێکردن چ لە بواری سەوزایی چ لە بواری ڕێگاوبان کۆمەڵی پرۆژەی زۆر گرنگن دەستکەوتێکی گەورەنە سوپاسی سەرۆکاتی حکوومەت و ئیدارە سەربەخۆشەکەن کە ئەوانە لە قەزای ناوەندی سۆران جێبەجێ دەکردن و ئەمە گۆڕانکارێکی گەورە دروستەکە لە قەزای ناوەندی سۆران لە هەمان کاتدا لە بواری پەروەردەییشە چەندی قوتابخانە لە بەرنامەجدانە کە لە ئایندەکی نزیکدا بە نیازین ئەو قوتابخانە بەردی بناقی دابنرێتن جا لە هەموو ئەو سێکتەرانە کە پێویستن لێرەدا ئیشی لەسەر کراوە بەڵام وەکو ئەو زروف ئابووریە بووە کە بڕێک تاخیرێکی دێنە لە پلانەکانی ئەم ساڵیش بان کۆمەڵی پرۆژێت کەماندانەوە کە چاوەڕێی ڕەزامەندینە کە ئەوانش پێما تێکرا دەتوانن برێن بژانەوەیکی زۆر گەورە لە سۆران و بە تێکڕەش لە ئیداری سەربەخۆی سۆران دروست دەکات.